ساڵتان لەبێ بینەرانی زاری کرمانجیم کاتتان باش هیوادارم تەندروستێکی باشتان هەبێ لەش ساغ بن. منی زاری یوسف خۆشحاڵم بە یارمەتی هاوکارانم لە مەودوع پرۆگرامی سازی لە زاری کرمانجی پێشکەش بەوەی ئەزیز و خۆشەویست دەکەم. پرۆگرامی سازی پرۆگرامێکی نوێی زاری کرمانجیە بێگومان لە ئیدارەی سەربەخۆی سۆران چەندین ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بوونیان هەیە و چەندین ساڵە لە سۆران خزمەت دەکەن بێ قازانج تەنها ئامانجیان خزمەتکردنە بۆیە ئێمە هەوڵ دەدەین لە پرۆگرامی سازیدا پرۆگرامەکەمان بکەینە سەکۆیەک بێ جیاوازی ڕەنگ و ئاین بۆ ئەوەی ڕێکخراوەکان باگەشتی پرۆگرامەکە بکەین هەم زیاتر بیان ناسێنین و کار و پرۆژە و چالاکیەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ئیدارەی سەربەخۆی سۆران میوانی پرۆگرامەکە بکەین بۆ یەکەم پرۆگرام میوانداری تامەدی سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆی کوردستانمان کردووە بێگومان ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆی کوردستان چەندین ساڵە لە سۆران و لە هەرێمی کوردستان خزمەت دەکات لە بواری هاتوچۆدا. کاک تا زۆر زۆر بەخێر بێ پێم خۆشەکە لێرێت فەرموو سڵاوی خۆت بگەێن. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان خۆشحاڵم کە لە بەرنامەیەک لەگەڵ هاوڕێ و ڕاگەنکاری بەتوانە کاکەینزار بتوانین کە تیشک بخینە سەر ڕێکخراوی ڕۆشنبیری هاتووی کوردستان یاخود سێکتەری هاتوچۆ بەگشتی و ئامانجی ڕێکخراوی ئەمە چی بووە. دووبارە سپاس دەکەم کاکەینزار. زۆر سپاس. تۆ نۆبەرەی پرۆگرامی سازی یەکەم میوانی پرۆگرامی سازی ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆ یەکێکە لەو ڕێکخراوانەی کە چەندی ساڵە لە ئیدارەی سەربەخۆی سۆران و هەرێمی کوردستان خزمەت لە بواری هاتوچۆدا دەکاتن. سەرەتا دەمەوێت پێناسەیەکی ڕێکخراوەکە بکەین. بەڵێ ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆی کوردستان لە 18 ساڵی 2014 دامەزراوە. خۆشبەختانە لەسەر کۆمەڵێک لەسەر دەستی کۆمەڵێک کەسی ڕۆشنبیر خاوەن بڕوانامە جا سەرجەم ئەوکەمان تێدا بوونونە پارێزەر ڕاگەیەنکار مامۆستا سەرجەم سێکتەرەکە سەرجەم چینەکان لەم ڕێکخراوە بوونیان هەیە. خۆشبەختانە ئامانجی ئەم ڕێکخراوە واتە وشارکردنەوەی چین و توێژەکانی کۆمەڵگایە لە ڕووداوەکانی هاتوچۆ و ئامانجی یەکەمیشمان کەمکردنەوەی قوربانیانی هاتوچۆیە. چونکە بەڕاستی ئەگەر کاکەینزار باس لەوەی بکەین ئێمە سەلامەتی هاتوچۆ لە جیهانە بە سێم کێشەواتە بە سێم گرفت دەئەندرێت. لە دوای خواردن شوێنی حەوانەوە سەلامەتی هاتوچۆیە لە جیهانە. بەڵام ئێمە هەست دەکەین کە لە عێراق و هەرێمی کوردستان سەلامەتی هاتوچۆ بۆتە کێشە یەکەم واتە سەلامەتی هاتوچۆ ئەوزە خواردن ئەوزە شوێنی حەوانەوە ئیلاتوە. ئێمە لە شەقامەکان ئەبینین کە ڕۆژانە چ تراژیدیایەک ڕوەدا چ گەنجێک ئەبێتە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. بۆیەش ئامانجی ئەم ڕێکخراوە ئەوەیە بتوانین ئێمە چین و توێژەکانی کۆمەڵگا وشیار بکەینەوە لە ڕێگای کۆمەڵێک پەیام و کۆمەڵێک ئامانج و کۆمەڵێک دیدگا و ڕوونی دیدگاوە بتوانین کە خزمەت بە تاک بە تاچی کۆمەڵگاوە تا سەرجەم چین و توێژەکان بکەین لە چینی قوتابی تاک و شوفێر و هاوڵاتی و سەرجەم چینەکانی تر. پێش ئەوەی کە ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆ دامەزرێت هیچ ڕێکخراوێکی تر نەبوو کە لە سۆران بۆ نمونە لە هەرێمی کوردستان کە لە بواری هاتوچۆدا لە کۆمەڵگەی مەدەنی بۆ نمونە کار بکاتن. بەڵێ کاکەینزار ڕێکخراوێک هەبوو ڕێکخراوی هۆشیاری هاتوچۆ بوو ئەوش لە سنووری پارێزگای سلێمانیە ئیش و کارەکانی خۆیە کرد نەیەتوانی بگاتە سەرجەم شارەکان. بەڵام خۆشبەختانە ئێمە کۆمەڵێک گەنجی خوێنگەرم توانیمان ڕێکخراوێک بە ناوی ڕۆشنبیری هاتوچۆی کوردستان دروستکەین کە بەبێ فەرق و جیاوازی خزمەت بە سێکتەری هاتوچۆ بکەین لە سەرجەم شارەکانی کوردستان. ئێمە تەنها مڵکی شاری سۆران نین تەنها مڵکی ئیدارەی سەربەخۆی سۆران نین. کاکتا کە دامەزران یەکسەر بوونە ینی هەموو کوردستان شتان کردیان تەنها یەکەم جار لە سۆران کارتان کردواتر بە تێپەڕبوونی کات خزمەتی خۆتان گواستەوە بۆ شارەکانی تر. ئێمە کە لە سەرەتای دروست بوونمانەوە بیرمانەوەی کردەوە چونکە سێکتەری هاتوچۆ سێکتەرێک فەرامۆش کرابوو سێکتەرێک پشتگوێ خرابوو بیرمانەوەی کردەوە کە ڕێکخراوێکی گشتی بینێمە کە لە سەرەتای دروست بوونیشمانەوە ئێمە کۆمەڵێک چاڵاشی مۆدرنمان لە پایتەختا کرد لە هەولێرە. ئەو کات خۆشبەختانە کە نەوزاد هادی پارێزگاری هەولێر بوو زۆر هاوکار و هەمانجی ئەم ڕێکخراوەی کرد. ئێمە تاکە ڕێکخراو بووین تاکە لە
تاکە ئەوەی هاتوچۆ بووین ئێمە کە پیشانگای ڕووداوەکانی هەرچۆمان کردەوە لەکوێ لە بژێر قەڵاتە لە هەولێرە لە شوێنێکی گشتی لەو بازاڕە کە سەرجەم چین و توێژەکان خەڵک ڕوویە کردێ وێزانی لەخوامە چییە ئەمە کۆنتاک و تەنسیقمان کرد لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ پێمان گوتن کاکە کامە ڕوودا و واتە کامە ڕوودا و زۆرترین قوربانی هەبووە وێنە و ئەوە کەمان بۆ بنێرن ئێمە لەسەر وەڕقەی ئەیسری گەورە کرمانە وێنەیەکی گەورە و کرمان بە پیشانگایەک خۆشبەختانە لە هەولێر دواتر واسمانەوە بۆ شارەکانی تکە ئێوە لە شارەکانی تر ستافتان هەیە یان هەر ئەم ستافەی کە لە سۆرانن دەچنە شارەکانی تر کار و چالاکی دەکەن خۆشبەختانە ستافمان هەیە بەڵام ئێمە وەکو ڕێکخراو چکە بنکە ڕیسەکەمان لە سۆرانە نووسنگی سەرشمان لە سۆرانە خۆشبەختانە ئێمە هەر لە حاجۆمەران بگرا لە قەزای ڕواندوز بگرا لە قەزای چۆمان بگرا قەزای سۆران بگرا مێرگە سۆر بگرا قەزای خەریفان بگرە کە ئێستا هەتا قەزای هەریر و شەقڵاوە و هەولێر و کەس نەزانانی ینی تەنانەت چوونە کۆی ئێمە چاڵاشی خۆمان گواسۆتەوە کۆی ئیداری ڕاپەڕین بە قەزای حاجیاوە و قەزای ناوەندی ڕانیە تەنانەت خودی قەزای پشدە چاڵاشیمان کرد ڕێکخراوێکی کوردستانی بەتاکید کوردستانی ئێمە لە پرۆپۆزەری خۆشمان هاتووە کە ئێمە ڕێکخراوێکی کوردستانین بەبێ ئەوەی کە بۆ نمونە ئۆفیسمان هەبێ لە شارەکان ئێمە ڕاستە برادر و هاوڕێ و کۆنتاک و ئەندامی ڕێکخراو ئەندامی کارەی ڕێکخراومان لە شارەکان هەیە و بە پێی پێویستی خۆمان ئێمە شتەکانیان بۆ نێرین لەوێ چاڵاچەکان ئەنجام بدەنەوە بەڵێ تا زیاتر کار و چالاکیەکانتان چ جۆرێکە بەڵێ ئێمە یعنی تۆزێک بەوردی باسی ئەو کار و چالاکیانە بکەیت کە ئەنجام دەدەن ئێوە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆ چی دەکەن بۆ ئەوەی زیاتر خەڵک ڕۆشنبیر بکەن لە ڕووی هاتوچۆ ئێمە هەر لە ساڵی 2014ەوە کە نامەزراین یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەوە بوو ئێمە سەردانی باخچەی ساویان و قوتابخانەکان بکەین چونکە ڕۆشنبیری یاخود هۆشیاری هاتوچۆ لە سەرەتای مناڵیەوە سەر هەڵەدات کاتێکە قوتابی بە پیادەڕەوی ڕوا بۆ باخچە یاخود بۆ قوتابخانە دەڕوا لەو کاتەیەوە هۆشیاری ساڵهەڵە هەرەدات بۆ ئێمە بە پێویستمان زانی زیاتر چاڵاچەکانی خۆمان لە باخچەی ساوایان لە قوتابخانەکان ئەنجام بدەین و ئێمە کاکەین زارجان با بەبیرت بێنمەوە لە ساڵی 2016 پرۆژەیەکماندا وەزارەتی پەروەردە و لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەڵام ئەو کاتی لیژنەی ناوخۆی پەرلەمانە بڕ کێشەی کۆمەڵی کێشەی سیاسیەوە پرۆژەکە پشتگوێ خرا بەڵام دامانە وەزارەتی پەروەردە کە پرۆژەیەک بەلاینی کەم سیستەمی هاتوچۆ بکرێ بە مەنهەجی خوێندن لە خوێندنگاکان بخوێندرێ تەنانەت لە باخچەی ساوایان تاکو سێ بنەڕەتی بۆچی ئەگەر ئێمە سیر بکەین لە وڵاتە پێشکەوتووەکان ئەوەندەی گرنگی بە لاینی کۆمەلایەتی و ڕۆشنبیری و کەلتوری و تەندروستی و سەرجەم سێکتەرەکانە درێ بەڵام دووجار ئەوەندە گرنگی بە سەلامەتی هاتوچۆ درێ ئێمە بۆ نمونەگەر وڵاتێک وەکو سوید باس بکەین سەلامەتی هاتوچۆ مەنهەجی خوێندنە لە خوێندنگاکانە خوێندرێ لە زانکۆ پەیمانگاکان بەش هەیە بە ناوی سەلامەتی هاتوچۆ کاکتە باسی باخچەی ساوانت کرد منداڵ زۆر ینی تا شتێک تێدەگات تۆزێک قورسە ئێوە چۆن هەوڵ دەدەن بە زمانی منداڵ قسەی لەگەڵ منداڵکەن بۆ ئەوەی تێبگات ینی بڵێت ترافیک تێبگەێنن یاخۆت بزانن ئەمە ڕێگای پەڕینەوەیە چۆن بە زمانی منداڵ هەوڵەدەن منداڵ تێبگەێنن چونکە وەکوتم تۆزێک ئیشکردن لەگەڵ منداڵ دەبێت بە زمانی منداڵ قسە بکەیت تاوەکو کاریگەری خۆی هەبێت یان دەبێت بە یاری قسەی لەگەڵ منداڵ بکەیت وەڵا ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆی کوردستان یعنی بەرنامەمان بۆ ئەوەش داناوە ئێمە هەر لە ساڵی 2015ەوە ئێمە مێنشنێکمان مێشن بۆ نمونە مێنشنەمان دروست کردووە دووبلاژمان کردوێتەوە کردوتمانە کوردی تایبەتە بە باخچەی ساوایان بۆ نمونە ئەو مناڵە چۆن سواری ئۆتۆمبیڵە بێت لە دەرگای دواوەی سایق شوفێت یاخود لە دەرگای دواوەی سەکنە بێت سواری ئۆتۆمبیڵ بێت ئەگەر سواری ئۆتۆمبیڵ بوو دەبێت پشتینەکەی بوەستێتەوە ئایا کاتێک ترافیکە ئەگەر گلۆپەکە سوور بوو باوکی ویستی لە گلۆپەکە بدە دەبێت ئەم مناڵە ئامۆژگاری کە ڕوێنینی باوکی خۆی بکە باوکە ژیان تکایە ئەمە گلۆپی سوورە یعنی
ئەو شتانمان هەمووی کردو منداڵ دەبەنە بە شێکی کردداری دەبەنە سەر شەقام ینی پەڕینەوەیان پێ دەکەن بۆ ئەوەی فێر بن بەڵێ خۆشببختانە چەند جارێک ئەمە ئەومان کردووە وە خۆشببختانە جارێک بە هەمانجی لەگەڵ بەڕێبەراتی هاتووی سۆران من لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم ئەوان توانیان ئەوان کە داوامان لێکردن لە ماوەی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو بۆ یەکەم جار لە هەموو کوردستان ڕێکخراوی ڕۆشنبیری هاتووی کوردستان بە هەمانجی لەگەڵ بەڕێوەبەراتی هاتووی سۆران توانی لە ڕێگای ئۆتۆمبیلی بەڕێوەراتی هاتووە لەگەڵ شوفێرەکانیەوە بینە باخچەی ساویان مناڵە چاوگەشەکان کە هێڵەجی هاتوویان لەبەر بکەین سواری ئۆتۆمبیلیان بکەین و بیان بەرسینەوە بە مەیدانی بیان هێنە شەقامەکان ئاشنای هێماکانی هاتوویان بکەین لەسەر شەقام ئاشنای ترافیکیان بکەین ئاشنای هێڵی پیادەیان بکەین ئاشنای شۆستەکانیان بکەین یعنی بەم شێوازە بە شێوازش مەیدانی یعنی توانی ومانە مناڵانی باخچەی ساویان وشار بکەینەوە بێزگە لە قوتابخانە و باخچە ساواکان کار و چالاکیەکانیەوە لەکوێن ئێمە کار و ساڵاتچەکانی خۆمان باس ئەوەندە زۆرمان کردووە لە ماوەی چەند ساڵە لەوانە بە پەنجەی ینی ناتوانین بە شێوەیەکی گشتی ئێمە یعنی بۆ یەکەمین جار خول بۆ یەکەمین جارەگە بڕێم لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان توانیمان خولێکی ڕۆشنبیری و هۆشیاری هاتووچۆ بۆ شوفێرانی تاکسی و پاس بکەینەوە ئێمە خۆشبەختانە بۆ باسی تاکسی دەکەین چونکە هاوڵاتیان زۆر گلەی لە تاکسی دەکەن ینی ئەو بۆ خۆیان دەپەڕێنەوە ینی خەڵکی تر تووشی ڕووداوی باسی چالاکێک بکە دواتر باسی بۆ یەکەمین جار تاکسی دەکەن لەگەڵ ڕێزم بۆ شۆفێرانی تاکسی خۆشەویستیمان بۆیان هەیە بۆ یەکەمین جار ئێمە ئەومان کردەوە بۆ ماوەی 4 ڕۆژ لە ئیدارەی سەربەخۆی سۆران کرا ئەم خولە چۆن بوو بۆ نمونە شوفێرانی ئەو شوفێرانەی تاکسی کە هاوڵاتی هاونیشتیمانی لە سۆران دەگوازنەوە هەولێر لە هەولێر دەگوازنەوە سۆران لە سۆران دەگوازنەوە ڕانیا ینی بەم شێوازە ئێمە کۆنتاکمان دروست کرد خۆشبەختانە 46 شوفێر بۆ ماوەی 4 ڕۆژ بەشدار بوون لەم خولە کە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار بوو لە کۆتایی لە مەراسیمێکی گەورەیە خۆشبەختانە هەم نوێنەری وەزارەتی ناوخۆ ئەو کاتی وەزیری گواستنەوە و گەیاندن ئامادە بوو لێرە ینی خۆشبەختانە جێگای خۆی گرت دواتر کۆمەڵێک خولی ترمان کردەوە بۆ نمونە ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری هاتووی کوردستان بۆ یەکەمین جار توانیمان خولێکی واتە فێربوونی شوفێر فێربوونی ئۆتۆمبیل بۆ چێ بکەینەوە بۆ ئافرەتان ئەو ئافرەتانەی بۆ خانمان بکەینەوە کە ماڵباتی شەهیدانی شەڕی داعش خۆشبەختانە ئەمەش کە بە هەمانجی لەگەڵ ئەنجومەنی ئافرەتانی سۆران بۆ کات کە 27 ئافرەت بەشدار بوو کە خۆشبەختانە ئێستا من ئاگادارم دوو لەم ئافرەتانە کە خاوەن مۆڵەتی خۆیان و کاری بە ئۆتۆمبیلی خۆیان واتە کاری گواستنەوەی قوتابی کچەکەن لە ڕۆڵاندوز بۆ زانکۆی سۆران لە سۆرانە بۆ پەیمانگەی تەکنیژەمە جێگەی خۆشحاڵیە و شوێنی خۆشی گرت باش شەڕێکت بۆ دروست بکەم تۆ ئەکسەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری هاتووچۆ ئافرەت باشترە بۆ ئۆتۆمبیل لێ خۆڕینیان پیا دەڵێن ئافرەت تۆزێک دەترسیان موسەیتەرە ئەمە بەپێی ئەکە ئەمە خوێندومانەوە پێی شارەزانی بواری هاتوچۆ ئەوان سەلمیان دویانە کە ئافرەتان جەریتر و یعنیها چونکە ئەوەکو پیاو نییە ڕۆتین لێ و ڕاز بڕۆ ئەو ترسێکیدا هەیە و موسەیتەر تریشە لەسەر شەقام ئۆتۆمبیلەکەی خۆی ئێمە گەرسەی ڕووداوەکانی هاتوچۆ بکەین بۆ نمونە لە 100 ڕووداو لەوانە دانەشان ئافرەت بێ لەوانە 0.1 ئافرەت بێ ئەوەی دیکە هەمووی مەسەبوون هەم پیاوە ئاوە کۆمەڵێک ساڵاشترمان کردوتە بۆ نمونە ئێمە توانیمانە بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان 12,000 پلۆشەر تایبەت بە ڕێنمایی و هۆشیاری هاتوچۆ بە هەمانجی لەگەڵ وەزارەتی پەروەردە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان بەسەر قوتابخانەکان دابەشی بکەین لە سەرجەم شارەکانی کوردستان بەبێ جیاوازی وە لەلایەن شترکردنەوەی کۆمەڵێک وەڕکشۆپ بۆ مامۆستایانی زانکۆ مامۆسایانی ئاینی و بە تایبەتیش لە ڕێگای مینبەرەوە مامۆسایانی ئاینی کە ئێمە داوامان لێ کردووە خەڵکەکە وشیار بکەنەوە بەلایانی کەم ئەگەر بتوانن لە ساڵێ 2 و تار تاکو 3 و تارتەرخان بکرێ بە ڕووداوەکانی هاتوچۆ یا سێکتەری هاتوچۆ خۆشبەختانە هەر لەم ساڵی ڕابردوو ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆ بە کتابێکی ڕسمی ڕێکخراومان ئاراستەی وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایانی ئیسلامی کوردستانمان کرد خۆشبەختانە لەسەر داواکاری ڕێکخراوەکەی ئێمە 2 تارتەرخان کرا تایبەت بە هۆشیاری و ڕۆشنبیری هاتوچۆ ینی لە کاتی بۆنەکانیشدا دەبینم ڕێکخراوەکەتان
لەسەر شەقام ڕادەوەستن بۆ نمونە لە کاتی جەژنی نەورۆز و ئاهەنگ و بۆنەکاندا دەبینم لەسەر شەقام ڕادەوەستن ڕێنمایی بە شۆفێران دەدەن بێگومان ئەمەش کارێکی زۆر ئەمە کاکەنجار ئەمە کردومانە بەکەلتور لە ژیانی ڕێکخراوەکەی خۆمان ساڵانە بە تایبەتی لە جۆژنەکان لە بووناینەکان وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆ ڕێنمایی تایبەت بە شوفێران دەدەین بۆ نمونە ئێمە هەموو ساڵی نەورۆزان یعنی تابلۆی گەورە فلێکس هەڵەواسی ناوچە گەشتیاریەکان بۆ ئەوەی جەنجاڵی دروست نەبێ بۆ ئەوەی خەڵک پابەندی ڕێنمایی و هێمایەکانی هاتوچۆ بێ بۆ ئەوەی شوفێران پابەندی ئەو ڕێنمایانە بن کە لەلایەن پۆلیس و بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ دەرەچێت کە ڕێنویانەکان پابەندی وان بن ینی خۆشبەختانە توانیمانە ینی جێگەی خۆمان لە نێوان شوفێران و واتە سەرجەم و توێژەکانی کۆمەڵگا بکەینەوە ئێستا خەڵک ئەزانێت کە ڕێکخراوێک هەیە بە ناوی ڕێکخراوی ڕۆشنبیری هاتووی کوردستان کاری کردووە و بەردەوامشە لە پرۆژە و کاری جوانتر ینی ئێمە تاکە ڕێکخراو بوون کاکە ئینزارجان توانیومان قوربانیانی هاتوچۆ بەسەر بکەینەوە لە هەرێمی کوردستان ئەو کەسانەی کە بوون بە خاوەن پێداویستی تایبەت بەشێک لە جەستەی خۆیان لەدەستداوە بۆ نمونە شوفێر یاخود سەرنشین ینی بەسەرمان کردوتەوە و ڕێزمان لێ ناونووە چیرۆکی خۆیان بۆ ئێمە جۆراوەتەوە بەڕاستی کۆمەڵێک چیرۆکی تراژیدیا بووە کە ئێستا من ئەگەر باز بکەم لەوانە چاومان پڕ بێ لە فرمێسک ینی فترەیەک پێش ئێستا هەلەگەڕەکەی خۆمان کوڕێک چیرۆکەکەم بۆ باس کوڕێک لە گەڕەکەی خۆمان وەڵە هەر دراوسەی خۆشمانە کوڕێک قوتابی پۆلی پێنجە کە باوجیادە کوڕەکەم بڕۆ ئەم مارکێتە هەندێک شتمان بۆ بێنە کە هەروە لە ڕێگا ئۆتۆمبیلێک ئەی شێڵێ بەڕاستی بەداخەوە قاچەکەی لەدەسەدا ئەبڕێتەوە لێکرێتەوە یعنی ئێساش کە من چوومە لای پێم وت ئەگەریێرێ تۆ بڵێ ساڵێک قوتابخانەی دواخرا یعنی ئەرێ من تۆ بگەڕێمەوە قوتابخانە ئەی چۆن بچمەوە ناو قوتابیەکان ناو هاوپشەکانی خۆم ئەی چۆن بێمە سەر شەقام و تۆپ پێم بکەم ئەی چۆن پایسکیل باژۆم ئەی چۆن من بێمە ناو کۆمەڵگە خەڵک پێم برێەوە قاچش لەدەستداوە یعنی چاوەکانی پڕبوون لە فرمێسک ئێمە شەر خۆمان کە بینیمانەوانە بەڕاستی یعنی دەیان نمونەی وازیندوو لە ئارشیفی ڕێکخراوی ئێمەدا کاتی قوتابخانە تەواو دەبێت دەبینی زۆر منداڵ دێتە سەر شەقام یاری دەکا بە تایبەتی لە ئێواران ئەمە هیچ کاریگەری هەرباست کرد کوڕەکە چۆتە قوتابخانە چۆتە دوکان سیارە هاتووە لە شەقامەکەی خۆیان لە کۆڵانی خۆیان سیارەی لێداوە دایک و باوکان دەبێت چەند ئاگادار بن لە منداڵەکانیان بە تایبەتی لە وەرزی پشوودا چونکە دەبینین هەموو کۆڵانێک بە هەر کۆڵانێکدا دەڕۆی منداڵ لەسەر جادە یاری دەکات دوو گۆڵی دەکات ڕادەکە بە تاکید کاکە ئینزارجان ئەمە هەمیشە وتومانەوە ئەمە یەکێک بۆ لە دروشمەکانی ڕێکخراوی ڕۆشنبیری هاتووی کوردستان پێمان وتونە بە تایبەتی دایک و باوکان هەرگیز مێڵن ڕۆڵەکان و جگەرگۆشەکانتان بێتە سەر شەقام ئەزانی کاکە ئینزارجان ئەگەر باس لە ڕووداوەکانی هاتوچۆ بکەین یەکجار زۆر بوونە واتە لە هەڵکشاندایە ساڵ لە دوای ساڵ هەڵکشاندایە بەپێی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهان دەڵێ کاکە ساڵانە 1,250,000 هاوڵاتیە بێتە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ ئەمریکا بە پلەی یەکەم لە ڕووداوەکانی هاتوچۆ ئەوجا فەڕەنسا یعنی ئەوجا سعودیە سێمە عێراق چوارەمە و بە هەرێمی کوردستانیشەوە لەگەڵدا یعنی ئەرێ لە هەرێمی کوردستان تەنها لە یەک ڕۆژە لەسەر جەم پارێزگا و ئیدارە سەربەخۆیەکان 1 تا 3 هاوڵاتیە بێتە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ ئێمە هەمیشە داوامان لە دایک و باوکان کردووە شەقامەکان شوێنی یاریکردن نین شەقامەکان شوێنی کۆمەڵێک لە ئابە و پایسکیل سواری و لە یاری کچەینە نین تۆ ئەگەر جگەرگۆشەکەی خۆت خۆشەوێ لە حوشەکەی خۆت کە پاسکەلی کوڕەکەم تێک چووە هەموو ڕۆژ پێم دەڵێ بابەلۆم چاکەوە لەوی چاناکەمە ینی بەڕاستی ترسناکە پاسکل لێ خوڕیم چونکە نەبوونی شوێنی پاسکل سواریش ئەمە لەم شارە نییە من خۆزگا وە لێرەش داواکاریمان لە ئیدارەی بەڕێز کاک هەڵگورد ئیدارەی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانە ینی شوێنێکی تایبەت بە منداڵان بوون من ئێوارات هەر کەسم بوون من جگەرگۆشەکەی خۆم بەرم پایسکیلە و لەوێن دەری بە تۆپتۆپێنە و لەوێن دەگەڕێ شوێنێکی گشتی بێ لەوێ پایسکیلی باژۆ نەک لە شەقام چکە شەقام شوێنی یاریکردن نییە بەڕاستی بەداخەوە ئێوە خۆتان ڕۆشنبیری لە ناو شۆفێران و هاوڵاتیاندا بڵاو دەکەنەوە تا چەند لەگەڵ کارمەندانی هاتوچۆ ڕۆشنبیری لەگەڵ ئەوانی بڵاو چکە چۆن هاوڵاتی پێویستی بە ڕۆشنبیری هاتوچۆیە
کارمەندی هاتوچۆش پێویستی بە ڕۆشنبیری هاتوچۆیە خۆت یەکێکی لەو کارمەندانەی کە کاکینزارجان ئەگەر ئێمە سیرکەین بەڕاستی ینی مایەی خۆشحاڵیە ئێستا بەڕێوە بەلایەتەکانی هاتوچۆ خاوەنی کۆمەڵێک کادیر و ئەفسەر و کارمەندی لێ هاتوون ئەمانە هەمویان خاوەنی یاخۆت هەڵگری خاوەنی بڕوانامەن واتە زۆربیان ئەکتیڤ و چاڵاکن و کۆمەڵێک زانیاریان لە پسپۆڕی خۆیان کۆ کردوتەوە ئەمە جێگای دەستخۆشیە ئەمە گەر سەیری ساڵانی ڕابردوو بکەین بۆ نمونە ساڵانی ڕابردوو بکەین سۆران یاخۆت کارمەندانی هاتوچۆ بە پەنجەی دەست لە ژمێردران ئەوانەی کە بڕوانامەی بەرزیان هەبێ بەڵام خۆشبەختانە ئەمە ئێستا کەم کارمەند هەیە بۆ نمونە دەرچووی پەیمانگایە خۆشەشی ئامادەییان دەرچووی زانکۆ ئێستا قوتابیمان هەیە خەریکی ماستەرە ینی بەڕاستی ئەمە جێگەی خۆشحاڵیە و هەمووی ڕۆشنبیر و بەڕێوەبەلایەتیەکانی هاتوچۆ ئێستا بۆ نمونەوە خەریکە ڕژاوندن ناو قوتابخانەکان چاڵاشی جوان ئەنجامەدان لەسەر شەقام و ئێمە داواکاریشمان لەیان هەیە زیاتر بڕژێنێ ناو چین و توێژەکانی کۆمەڵگا واتە لەسەر شەقامەکان پیشانگای وێنەی ڕووداوەکانی هاتوچۆ هێماکانی هاتوچۆ بەڕاستی بەداخەوە لەوانە بەشێکی لە شوفێران ئاشنایەتیان لەگەڵ هێماکان نەبێ بەشێک لە خەڵک چین و توێژەکان شارەزایی واتە ئاشنایەتی لەگەڵ ئەو هێمانەی لەسەر شەقام هەڵواسراوە بەستونێکە نەبێ ینی دەکرێت ئەمە لە ڕێگای بەڕێوەبەلایەتەکانی هاتوچۆ پەیوەندیتان باشە خۆت باش مەبەستم کۆنتاکتان هەیە لە چالاکیەکان سپاس بەخوای گەورە کۆنتاکیش باشمان هەیە لە ماوەی چونکە ئەگەر پێکەوە هاوکاری یەکتر بن کار و چالاکیەکانتان باشتر دەبن زیاتر ینی خۆی دەکات سپاس بەخوای گەورە لەسەر زەم شارەکان لەسەر لەلایەن بەڕێوەبەلایەتەکانی هاتوچۆ پەیوەندیمان پێوەکراوە وە کۆنتاکشمان هەیە کاکەینزارجان لەگە سەرجەم بەڕێوەبەلایەتەکانی هاتوچۆ وتەبێژەکانیان کۆنتاکێکی زۆر توند و تۆڵمان هەیە بۆ ئەنجامدانی کۆمەڵێک چاڵاکی و ئەگەر ئێمە سەیر بکەین بۆ نمونە لە سۆران یاخود لە شارەکان بۆ نمونە چاڵاشی زیاتر کراوە خەڵک زیاتر چاوی بۆتەوە بەڵام دەشتگیرێ زیاتریش چاویان بێتەوە ئەگەر بزانەی لە ساڵانی ڕابردوو شوفێران ویان دانابوو دەبێ هەر شوفێرێک یاخود هەر هاواتی کارمەندە هاتوچۆی بۆ دامندرێت بۆی سەرپێچی نەکات بەڵام خۆشبەختانە ئێستا گەر ئێمە سەیر بکەین هەر شوفێرەکە خۆی یعنی وەکو کارمەندی هاتوچۆ خۆی حسێب دەکات خۆی بە شێوازێکی زانستی و تەندروست مامەڵە لەگەر شەقام و هێماکانی هاتوچۆ دەکات بەڕاستی ئەمە جێگای خۆشحاڵیە و شتێک شت بالێ نەشارمەوە کاکە ئینزار ڕاستە ڕووداوەکانی هاتوچۆ لە هەڵخشانە بەڵام ئێمە دەبێ بزانین ڕێژەی دانیشتوان لە زۆربوونە شارەکان لە فراوانبوونە ئەو شارانەش هەمان ئەو ڕێگاوبانەیە و بۆ نمونە ئەگەر سیر بکەین ئێمە لە ماڵەوە بۆ نمونە خانەوادە ئەگەر 5 نەفەر بێ 5 موبایلی هەیە لە مارەوە لە ماڵی خۆی 5 موبایلی هەیە بەڵام لەوانە 2 تا 3 ئۆتۆمبیل بێ لە ماڵە بەڕاستی ئەمە کارە ساحتامە بە کلتورکردنی لێخوڕنی پاسکل ئەمە هیچ کاریگەری دەبێت لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکانی بەتاکید هەتا بە کەلتورکردنی ماتۆرسکی ئێمە سەیرکەین ئێستا بە شەشی زۆری هاوڵاتیان لەوانە بە شەشی زۆریان بژێوی ژیانیان لەسەر ماتۆرسکیلە کاری دلێڤەری کارێکی پێکەن حەقوایە خولی ڕۆشنبیری بۆوانە بکرێتەوە بۆ نمونە کاتێککە بۆ نمونە کۆمپانیایەکە مەطعامێکە کاتێک کە داوا لە شوفێرێکی ماتۆرسکی دەکات دەبێت پێی بڵێ خاوە هەڵگری مۆڵەتی پایسکی ماتۆرسکیلە ئەگەر ماتۆرسکی مۆڵەتی دەبێت بە ئیشپیژەکەی پێی نەدا ئەو ڕووداوانەی کە دروست دەبن بابەتێکی تۆم خوێندەوە لە لای ئەوانە دروست دەبن کە مۆڵەتی شۆفێریان نییە بەتاکید بە ئەمن کاکەینزار پێش بینە ناو بەرنامەکەش لەگەر بەڕێز کاکسماعیل بەڕێبەری دەستگای زارێکی مانجی باسمان لەوەی کرد لە ماوەی ساڵانی ڕابردوو بۆ نمونە شێوازی مۆڵەت شێوازێکی ینی ئەوە بوویانی ئاسان بوو بەڵام ئێستا خۆشبەختانە بۆتە سیستەمەمە جێگەی خۆشحاڵیان لە سۆران و سەرجەم شارەکان بەڕێبەرایەتەکانی هاتوچۆ سیستەمە ئەمە مای خۆشحاڵیە بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەوەی کابینەی نوێم کی دیگەر سیرکەین ئێمە بۆ نمونە سەرجەم ڕێگایەکانی بە دوو ئاراستە کردووە بە دوو سایت کردووە ئەو ڕێگە ئەو ڕووداوانەی کە ڕووەدا بەشێکی زۆریان لەو شەقامانن کە یەک ئاراستان واتە چون و هاتن لێە ئێمە بۆ نمونەگەر سیرکەن ئێمە 3 ڕۆژ پێش ئێستا ڕێگای هەولێر کۆیە باوکو کوڕێک جانی لەدەستدا ئەمە
لەم شەقامە کە یەک ئاراستە بوو چوون هاتن بوو بەڕاستی بەداخەوە بۆ نمونە ئەگەر ئێمە سیرکەین ڕانیە خەلکان دوکان ئەگەر سیرکەین عەربەر سولێمانیە هەڵەبجە سولێمانیە کەلار ئەمانە دەبێت بە دوو ئاراستە بکرێت وە خۆشبەختانە سەرنج حکومەت هاتووەتە سەرخات وە گرنگیش تەواوی بە سێکتەری هەرچۆداوە و ئێمە هیوادارین لە داهاتووەدا کە سەرنج حکومەت بەڕێز وەزیری پەروەردە بتوانن سیستەمی هاتوچۆ بکرێت بە مەنهەجی خوێندن لە خوێندنگاکان هەبێت بۆ ئەوی بکرێت بە زانستێکی تۆکمە وەکو وڵاتە پێشکەوتوەکان بۆ نمونە چەندە خۆشە ئێمە کارمەندمان هەبێت کادیرمان هەبێت بنێن لە وڵاتەکان ماستەر خوێنن لەو بوارە ئێستا کوردستان خاوەنی لەوانە دەیان کەساتی لەو بوارێک کە ماستەر و دکتۆرا هەیە لە بواری هاتوچۆ گەڕاوەتەوە خزمەتەکە لە کوردستانە خۆشبەختانەش ئەگەر ئێمە دکتۆر سەرباز شێخ نەجیم کە برای بەڕێز کاک خەلیگۆر خۆشبەختانە دکتۆرای هەیە لە سەلامەتی هاتوچۆ یعنی بەڕاستی مای خۆشحاڵیە کاکەی زارجان ڕووداوەکانی هاتوچۆ لە سۆران چونکە ئێمە لە سۆرانی دەمانەوێت زیاتر پڕژێنە سەر سۆران ئەم ڕووداوانەی ئەمارەکان وەڵڵا حتا حەدێکی دڵخۆشکردن ئەو ئەمارانەی کە ڕائگەیەندرێت لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئەمانە یعنی تەنها شێلانە زانداربوونە خۆشبەختانە تەنها زەرەری مادی هەیە زەرەری جانی نەبووە وەکو پێویست بە دەگمەن بە پەنجەی دەستە ژمێرە ئەمە جێگای دڵخۆشیە و جێگای دڵخۆشیشە بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران کە ڕێگاکان ئەگەر ئێوە سەیرکەن تاکو حاجی ومەران تاکو مێرگە سەور و بلە و بارزان تاکو سپیلێک تاکو خەزای ڕەواندوز یعنی شەقامەکان یعنی ئەوەندە هێمای هەیە ئەوەندە هێمای دانراوە مای خۆشحاڵیە پێشان بەم ئاراستایەنە بەڵام خۆشبەختانە کە بەڕێوەبەری هاتوچۆی سۆران ئەوم کە بوو بە سیستەم لە سۆران خۆشبەختانە ئێمە سەیرەکەن کە شەقامەکان یعنی جێگای دەستخۆشیە سۆران شەقامی زۆری لێکراوەتەوە هەمووی بەرخەریکە بێ بە دوو ئاراستە واتە دوو ساید ئەمە جێگای دەستخۆشیە و سوپاس بەخوای گەورە جیلی ئێستا چۆن دەبینی بۆ سارە لێخوڕی بەداخەوە ئامارەکان پێمانڵێن ئەو کەسانەی ئەو کەسە زیاتر ڕووداوەکانی هاتوچۆ لەگەڵ کەسە بە تەمانەکانن یان جیلی ئێستان بەداخەوە جیلی ئێستان ینی ئەوانەی کە ئێستا تەمەنیان یعنی تەمەنیان نەگەیشتە تەمەنی 18 ساڵی کە سویز لە ماڵەوە یاخود لە ڕێگەی داواکاری لە دایک و زۆر ئینکاریەکەن کە سویزی ئۆتۆمبیلەکانە بن ئەمە گەر لە یادت بێ 3-4 ساڵ پێش ئێستا لە زۆر سایدی جونیا هەرزەکارێک کە باوکەکەی خەوت بوو سویزی ئۆتۆمبیلەکەی لێبێر بوو کە ڕوودا و تراژیدیای چەندە گەورە ڕوویان لەم شارە یعنی سێ هاوڵاتی لە چرکە ساتێک ماڵاوایی لە ژیانکی یەک خانەوادا باشترین تەمەن بۆ فێربوونی ئۆتۆمبیل خۆت فێری ئۆتۆمبیل بکەیت چ تەمەنێک ئەوە ئوستازجان دەبێت تەمەنی لە 18 ساڵی بەسەرەوە بێت ئێستاش خۆشبەختانە ئەگەر 17 ساڵ و تەنها یەک ڕۆژ مابێ یەک ڕۆژ مابێ بۆ بێ بە 18 ساڵ ئەوە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ مۆڵەتی پێ نادەن بەڵێ دەبینین هەندێک جار بە تەمەنەکان خۆیان فێری سیاقەت دەکەن بە تەمەنەکانیش جاری وایە لەگەڵ ڕێزم بۆ هەموو بە تەمەنەکان لە تەمەنێکی گەورەیان خۆیان فێری سیاقەت دەکەن ئەوانیش هەندێک جار کێشە لە نێو بازار دروست دەکەن بۆ بەعقڵیەت و لەگەڵ ڕێزم بە بیرکردنەوەی کۆنی خۆیان بە کۆنی خۆیان بەڕاستی کۆن بەم شێوازە نەبوو ئێمە گەر سیرکەین لە تاکو 2 ساڵی 2023 ڕێژەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان یعنی زۆر کەم بوو ڕۆژەی دانیشتمان کەم بوو بەڵام لە 2023 تاکو ئێستاوە ڕێژەی ئۆتۆمبیل واتە لە ملیۆنێک ئۆتۆمبیل تێپەڕیەوە یعنی خەریکە تازە وتم ها ملیۆنێک ئۆتۆمبیل یعنی بەڕاستی ڕقامێکی زۆرە من دڵنیام تاکو 4-5 ساڵی تکات ساڵی 2030 شەقامەکانی هەرێمی کوردستان ناتوانن ئەم زۆری ئۆتۆمبیل واتە لۆدێک زار زۆرەکەوی سەر شەقامەکان ناتوانن ئەم لۆ یعنی جێگیری بکەن بەڕاستی دەبێت حکوومەتی هەرێم بیر لەوە بکاتەوە تەنانەت هاوردەکردنی ئۆتۆمبیل لە دەرەوە بە تایبەتی ئۆتۆمبیلانەی کە ئێسادەی لەوانەیە کە لە خەلیجەوە ئەوان هیچیان تونند و تۆڵ نین هیچیان لەڕووی ئەوەیەوە نییە کاتمان نەما کاکە تا بەس دەمانەوێت لە کۆتاییدا پێم بڵێ ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆ لە داهاتوودا دەتەوێت چی بکات بە کورتی
سپاس وڵا ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆ لە داهاتوودا ئینشاڵڵا بە هەوڵ و هیمەتی خوای گەورە و سافی ڕێکخراوەدارانی ڕێخاوە بەردەوام دەبین بە کۆمەڵێک چاڵاچی و فکرێک جوانتر دێنێ و کۆمەڵگە و ئەمە کاکین زارجان لە کۆتاییش من پێت بڵێم یعنی تاکە ڕێکخراو بووین توانی مانکار و چاڵاشەکانی خۆمان بوازینە بۆ ناو هۆڵەکانی وەرزش سەرشەقان هۆڵە داخراوەکان قوتابخانەکان زانکۆیەکان فەرمانگە حکومیەکان یعنی بەبێ درێخی چاڵاکی خۆمان کردووە ڕۆشنبیری هاتوچۆ ینی پەیوەندی بە هەموو چین و توێژێکی کۆمەلگاوە بەتاکید شتێکش هەیە ئەمە نابێ ئەمە پشتگوێ بخەین یاخۆ فەرامۆشی بکەین تەنها ڕۆشنبیری و هۆشیاری هاتوچۆ تەنها بەلایانی هاتوچۆ ناکرێت تەنها بە بەڕێوەبەراتی هاتوچۆ ناکرێت ئەگەر بەڕێوەبەراتی پەروەردە یاخۆ ئەگەر وەزیری پەروەردە هاوکار نەبێت و سەلامەتی هاتوچۆ نەکرێت بە مەنهەج لە خوێندنگاکان خانەوادەکان خۆیان ئەگەر دایک و باوک لە تەمەنێکی بەبێ مۆڵەتی شۆفێری سویچ نەدا سویجی ئۆتۆمبیل نەداتە منداڵەکەی خۆی ئەوەش ڕۆشنبیری هاتوچۆیە ئەوزە بە تایبەتی وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەگەر ڕێگاکان بە دوو ئاراستە نەکات و ڕێگاکان نەکات بە ستاندارد و مۆدرن و ئەوزە ئەگەر بینیس وەزارەتی یعنی کۆمەڵێک لایەن هەنا پەیوەستن بەو بوارەوە دەبێت ئەوانە کۆنتاک و هەماهنگ هەبێ و هیوادارم لە داهاتوێژی نزیکەوە بەرنامەش هەیە کۆنفرانسێکی گەورە لە پاکتەخێر لە ژێر چاودێری بەڕێز وەزیری ناوخۆ سەرۆکی حکومەت تایبەت بە سێکتەری هاتوچۆ بەسرێ ئینشەڵامەوە کۆڕێکخرا و لاینی هاتوچۆ لە چاوەڕێی ئەم پرۆژەی ئینشەڵڵا. زۆر سپاس بۆ تا ئامادی سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆی کوردستان کە لە یەکەم ئەڵقەی پرۆگرامی سازی لەگەڵمان بووی هیوادارم بەردەوام بن کاری جوانتر و باشتر بە خزمەتی وڵات و نیشتیمان. زۆر سپاس خواتان لەگەڵ تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر بن هەمیشە سەلامەت بن.